والله بوي تيجي مرة كيف برات والله بتيانشاج مرة الكل ئێمە وەک مەڕدارانی گوندی قازبەجیان لە دەشتی کۆیە ساڵانە مانجی چوار یاخود مانجی پێ دەست دەکەین بە بڕینەوەی حیوانەکانمان و ئەم ساڵ بەهۆی نەبوونی باران و کەمی بارانەوە زووتر هاتنی وەرزی گەرما و پێشخستنی زووتر دەستمان بە بڕینەوەی حیوانەکانمان کردووە و جگە لە مەڕ ئێمە بزنەکانیشمان دەبڕینەوە بۆ ئەوەی زووتر مەڕەکەمان برینگەی پڕکاتەوە لەم وەرزەدا دەست دەکەین بە بڕینەوەی مەڕەکانمان تاوەکو سەوزایی ماوە و ئیتر دێبیان بڕینەوە هەرچەندە گەرماش کاریگەری هەیە لەسەر حیوانەکە لاواز دەبێت لە ئێستا بە دواوەگەرنەی بڕینەوە ئێمە ساڵانە لە وەرزی بەهاردا مەڕەکانمان دەبڕینەوە بە هەرەوەزی مەسەلەن هەر ماڵە و یارمەتی یەکتر دەدەین هەر مەڕدارە و بڵین مەسەلەن من یارمەتی کاک هاوڕێوان دەدەم کاک هاوڕێوان یارمەتی من دەدەنەوە ساڵانە لە وەرزی بەهاردا دەیبڕینەوە بەنسبەت ئەم ساڵ تۆزە زووتر بڕیوەتمانەوە لەبەرەوەی وشکە ساڵیە گەرما زووتر هاتووە بۆیە دەبێت زووتر مەڕەکەمان بڕینەوە ساڵانە دوجار ئەو مەڕە بڵین مەسرف و ئەرک و ماندووبوونی خۆی هەیە ساڵانە دوجار دەبێت بشورێتەوە لە بەهاراندا دەشورێتەوە لە پایزانیشدا دەشورێتەوە جەوبڕ هەیە و مەرخەر هەیە ئێستا مەسەلەن من جەوبڕم مەرخەر هەیە لەولاوە ئەوە کاکشە ماڵە مەڕەکان دەخا ئەو مەرخەرە دوو مەرخەری دەوێت بڵین هەر بڵێنە بڕینەوەی دەجە و بڕێکیشمان دەوێت بۆ ئەوەی کە ئیشەکەمان ڕاست بێنێ و کارەکەمان بە جوانی بڕاتە پێشەوە ئیتر ئەوە ژیانی بڕینەوە ئەوە ژیانی مەردارە سەرۆت و ساباری بەرداری بەڕاستی بەرەو فەوتاد و بەرەو داوچوور و چونکە هیچ گریجی ئیتیبابێک بە سەروەی ئاژەڵی دادرێت لە وڵاتەکەی ئێستا لەبەر چاوی خۆتە ئەو خوریکە لە بەڕەکات دەبدرێتەوە کۆبڵ دەکری و پاشە فرێ دێتی شوێنیش دوور یاخود دەستێ درێت دەبواە ئەو خوریە سوودێکی گەورەی دەبدرێت لە کارگەیەک لە شوێنێک بۆی ببێت بە سەروەتێک بەڵام بەداخەوە لێرە فرێ دەدرێ و دەستێ درێ جگە لەوە هاتری ئەوەی کە زیاتر بێدرخکردی ئەو سەرۆت و بەڕووماڵەکەی داوخۆیە هاتری بە قاچاق لە سوورەکانی ئێراد و سوویەوە زیاتر بەڕووماڵەت داخل دێ بۆ ئێرە ئەوەش بۆ سەبەبێکی ڕئیسی بۆی بەها و دەرخ و بەڕووماڵاتی خۆبەت کەم بێتەوە ئەزا خوریە هیچ ناکە و کەس نایە و داواکاریمان لە حکومەت ئەوەیە کە لێمان وەرگێ و ئێمە سوودێکمان پێ ببڕێ و بە خۆشی سوودێکی لێ بکە و نەخدە کەسی کرد لێ سوودمەند دەبێت ئەگەر ئەوە کارگەیەک هەبێ شتێکە بێ مەسەلەن چەند کەسێک کە ئیشی تێدا دەکا ناوەڵای ئێستا هەمووی تێدا زەرمەندی ئەو خوریە بۆ چەندین شت بەکاردی بۆ قوماش بەکاردێ بۆ فەرش و مافور و بۆ ئەو شتانە بۆ هەمووی بەکاردی ئێمە سوودی لێ دەبین نە حکومە سوودی لێ دەبینێ هیچ کەسێک سوودی لێ نابین ناستاوە کارگەیەک هەبێت چەند کەسێکیش ئیش تێدا دەکا و بۆ ئێمەش سوودێکی دەبێ و بۆ خەڵکێش کە سوودێکی لێ دەبینێ و هیچ بێ سوود بەڕای من یەک بە دوو بۆ غاڵان